بەڵێ تەکنۆلۆژیای ژینگەی هەیە. تەکنۆلۆژیای ژینگەی ئەتوانم بڵێن ناودرێت تەکنۆلۆژیای سەوز یاخود تەکنۆلۆژیای پاک. بریتە لە تەکنۆلۆژیایکی نوێ کە ڕێگیریەکە لە پیسبوونی ژینگە. بۆ نمونە زۆرن لەمانە، بۆ نمونە ئێستا ئەتوانین ئێمە وزەی کارەبا لە خۆر بەرهەمبێنین ڕێگەی سۆلاریەکانەوە، یاخود وزەی کارەبا لە با بەرهەمێنین. ئەمانە وزەیەکی پاکن. یعنی خۆتان نەزانانی ئێمە ڕۆژانە لە کوردستانە مۆلیدەیەکی زۆرمان ئیشەکە و دووکەڵێک و بەنزینێک و گازێکی زۆر و دوخانێکی زۆرە کاتە ژینگەوە، ئەمە هەمووی ژینگە پیسەکە. بەڵام ئەگەر ئێمە بڕۆین ئەم تەکنۆلۆژیانە بەکاربێنین ئەو وەختە سی بێوەکو من ئاگادارم تا ئێستا لە زانکۆکان و لە زۆری پەیمانگە تایبەتەکانیشا ئێمە بەشێکمان نییە بە ناوی تەکنۆلۆژیای ژینگەیەوە. چەند پەیمانگایکی تازە کراونەتەوە، احتیمال ئەوان تازە بەشێکیان هەبێ بەو ناوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە نیمانە. هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە؟ ئەگەڕێتەوە بۆەوەی ئێستا ئێمە بە ئاگابوونمان هۆشمەندبوونمان لەو بوارەوەیە کەمتر تەرکیزمان لەسەر ئەوە کردووە ئێمە چۆن اختصاسێک بخوێنین کە بێتە هۆی ئەوەی کە ژینگەکەمان پارێزی. ئەم پرسیارە ئەتوانم بگەڕێنەوە بۆ زیاتر بۆ ناوەندەکانی ئەکادیمی، بۆ وەزارەتی خوێندنی باڵا کەوا لە زانکۆکان کەوا ئیتر پەرە بن بەوەی کە چۆن تەکنۆلۆژیای تازە بخوێنین کە ببێتەوەی پاراستنی ژینگەکەمان. بەڵام بەداخۆ ئێستا لە کوردستان وەکو من ئاگاداریش بم لە زانکۆکانی عێراقیشە تا ئێستا من بەشێکی وام گوێ لێ نەبووە کە لەسەر تەکنۆلۆژیای ژینگەی ئیش بکەن.